ئەنجا سێهەمینیان زەرەر و زیان و شوێنەوار و کاریگەریە خراپەکانی تووڕەیی لە ڕووی نەفسیەوە چییە بۆ ئینسان؟ بەڕێزان لە ڕووی زانستیەوە زانایان پێمان دەڵێن کە لە ڕووی دەرونیەوە ئینسان هەمیشە کە تووڕە بێت لە نەئارامی و قەلەقیدا دەژیێت و هەروەها ئینسان تەنانەت کاتێک کە دەخەوێت ئینسانی تووڕە خەونی ناخۆش دەبینێت، خەوەکەی ناتەبیعیە، ژیانی ناتەبیعیە، هەربی لە تووڕەبوون دەکاتەوە، زۆر جاران سەر دەکێشێ بۆ زۆر نەخۆشی. بۆیە دکتۆرەکان و زانستی پزیشکی پێمان دەڵێت زۆر لەو نەخۆشیانەی کە لە دڵ و دەرونی ئینساندا پەیدا دەبن و سەر هەڵدەدەن دواییش بەرەو جەستەیی دەڕۆن، بریتیە لە ئینسان لە ئەنجامی تووڕەبوونەوە دڵ و دەرونی ئینسان لە ڕاستیدا تووشی نەخۆشی دەبێت و زۆر جاری زانایان پێمان دەڵێن تووڕەبوونی زۆر دەبێتە هۆی جەڵدەی دەماغ، زیانی بۆ ئینسان هەیە. بەڕێزان بۆیە لە یەکێک لە کۆنگرەیەک کە لە ساڵی 2002دا لە شاری بەرلین ئەنجام دراوە، زانایان پێمان دەڵێن کە گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە تووڕەبوونی زۆر هۆکارێکی سەرەکیە بۆچی؟ بۆ جەڵدەی دڵ، بۆ ئەوەی کە جەڵدە لە ئینسان بدات و ئینسان تووشی جەڵدەی دڵ بێت. کەواتە بەڵێ بەڕێزان لە ڕووی نەفسیشەوە تووڕەبوونی زۆر زیانی گەلێک بزۆر بۆ ئینسان هەیە، بۆ دڵ و دەرونی ئینسان و بۆ زۆر نەخۆشیش کە لە جەستەی ئینساندا پەیدا دەبێت. بەڕێزان بۆیە لە ڕاستیدا ئیسلام ڕێگەیە بۆ ژیان، نەک ڕێگر بێت لە ژیان. ئیسلام ڕێگەیە بۆ ژیانێکی تەندروست، بۆ ژیانێکی ئارام، بۆ ژیانێکی بەختەوەر لە دنیادا و بۆ سەرفرازی و بەختەوەریش لە ڕۆژی قیامەتدا.